لخود نگۆڕێ ئاگادار بە کەسێکی دینداری لخود نگۆڕێ خوای پەروەردگار ئەزانێ چی لێ دڵەکان هەیە ئەتەقوا هاهونا ئەلێرەیە من ناڵێم ئەوانە خراپە نا ئەوانە پلیکانەیە بۆی بگەی بەخوا بەڵام سەیری ئەو کەسەش مەکە کە لەسەر جادەکان کەوتووە مەشروب بخواتەوە بەخراپە دوعای هیدایەتی بۆ بکە ڕقت لێی نەبێت وەکو دکتۆر بە بەرامبەر نەخۆشێ دەرمانێکی تاڵی ئەداتێ ڕقی لێی نییە ئەیوێت چاکی کاتەوە تۆیەکی باوک کوڕەکەت یاخیە لێت کچەکەت یاخیە لێت خێزانەکەت یاخیە لێت ڕقت لێی نەبێتەوە هەوڵ دە ئیسلاحی کەی هەوڵ دە چاچی کەیتەوە هەوڵ دە نەسیحەتی کەی حەزرەتی نوح 1050 ساڵ ژیان 950 ساڵ بەس پێغەمبەرایەتی کردووە باشە کوڕەکەی ئیمانی پێی نێرە پێغەمبەرە ئێستا کوڕە مەلا ئەگەر مولحیدێدا کوڕە مەلایە ئەوە نوێژ ناکە کوڕە پێغەمبەر بوو نوێژی نەک نوێژ هەر بڕوای بە باوکی خۆی نەبوو مامی پێغەمبەر بڕوای بە برازاکەی خۆی نەبوو بۆیە جاری وا هەیە باوکەکە تا ئەو پەڕی لەگەڵ مناڵەکەی ئەڕوا بەڵام ئیتر زۆری و تۆپزی نییە لە دینە لا ئیکراهە فی الدین ئاخر ناما بۆ ساوە پێشەوەی داخل بە دین بێ ئەگەر لە دوای داخل بوون بە دین ئەبێ منی لێ بکەیتەوە وەکو گەنجەکە وتی داخلی دین بە هین تەبڕن دەرچۆ لە دین سەر تەبڕن نەوانییە خوای پەروەردگار فەرمێ لا ئیکراهە فی الدین لە ناو دینە فی بۆ دوخولیەتە عواملی جورجانی چێ خوێندوێتی ئەوەی خوێندە بێت ێزانێ فی بۆ دوخولیەتە لە ناو دینە تۆپزی نییە مامەڵەکردن نییە بە زۆر ئەبێ ئەو کچە بینی بە زۆر ئەبێ ئاواش بکەین بە زۆر ئەبێ ئەوە بە زۆر نییە خوا بە خوایەتی خۆی ئەو ئینسانەی دروست کردووە ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون بەڵام لەم لاشەوە ئەفەرمێ إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا لا إكراه في الدين لدينا إكراهية زورينية توبزينية بكوتك اشتوانية بلى قانون هي بو تنظيم كردني أمور مسلمان بلى والله هي قانون بلام أم قانونا إجباردناكا بتشي بو مزقوت إجباردناكا بتشي نوجكي يعني نوجنكي إجباردناكا إلا أبي بالرجوع إجبارت ناكا إلا بي وكو من بي نخير بلام إجبارتك أجر تو تاوانيك تكرد زرري بوكو ملقاها نا حدي لسرا تاوان تا أو رادي حدي لسرا أجر مجاهري كرد أجر بلاي كرد لكو تايا عليهم تماشاي بيغمري خوا كان عليه الصلاة والسلام أم نمونيت أم باسا كم لم بابتيا كتشون ريزي لقنجي كردو تاوانك كان تاوانك كردو چۆن ڕێزی لێگرتووە با بزانین چۆن بۆ کات ئێمە ناڵێن پێغەمبەرمان خۆشەوێ ئێمە ناڵێن ئەو پێشەوامانە ئێمە ناڵێن سیرەی ئەو زۆر لای ئێمە خۆشەویستە ئێمە وەک ئەو بژین کاکە هەر وەک ئەو بژین وەک ئەو ئێستا نمونەیەک لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەرجەستە بکە لە ڤیدیۆیەکە بڵاوی کەرەوە وەڵا قسەت پێ گوێنت پێ دەن گەنجێک دێتە ژوورەوە بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشبیه نەبێ ئاوا بۆ سەحابەکان دانیشتۆ قساکە لە دەرگاکەوە دێتە ژوورەوە تۆ تەسەوڕکە بیێنە پێش چاوی خۆت گەنجێک لێرەوە بێتە ژوورەوە هاوار بکە بڵێ من ئەمەوێ زینا بکەم من عیلاقەم لەگەڵ فڵان کچا هەیە ئەمەوێ بچم لەگەڵ یا ڕابێرم ئێستا گەنجێک ئاوات پێ بڵێ چی پێ ئەڵێ چی ئەکەی طبعا سەحابەکان دێیت و ڕابن مقامی پێغەمبەری خوایە چۆنە بێ قەو قسەیە بکەی پێغەمبەری خوا گەورەی ئەم قسانەیە هەمووی کردووە ئەوانیش بەشەر بوونەوە بگەم پێغەمبەری خوا بۆیان چاکەکاتەوە فەرمی وازی لێ بێن ئودنو منی وەرە پێشەوە وەرە پێشەوە ئەیگەنێتە پێشەوە لە تەنیش خۆیدانێ ئێمە چەند کەسمان ئاوا لێ کردووە تاوانێکەکە لە جیاتی ئەوەی بیهێنی نزیشی کەینەوە لە خۆمانمان دوور کردوێتەوە لە مزگەوتمان دوور کردوێتەوە نوێژی لەبەر چاو کەوتووە ڕۆژووی لەبەر چاو کەوتووە تەنانەت خوای لەبەر چاو کەوتووە نەعوذ بالله قورئانی لەبەر چاو کەوتووە لەبەر خاتری یەک مامەڵەی ناشرینی کەسێک کە بە سەقەتی لەو قورئانە تێگەیشتووە بە سەقەتی لەو دینە تێگەیشتووە پێغەمبەری خوا فەرمێ ئودنو منی وەرە نزیک بەرە دایانیشێنێ
ئەوە دانیش لە تەک چێوە لە تەک سەرۆکی وڵات لە تەک خۆشەویستی خوا لە تەنیشت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دانیشتووە باش قورئانی کردەوە بڵێ کوڕم خوای گەورە فەرمێ زینا حرامە کوڕم بسم الله الرحمن الرحیم خوای گەورە وای نانە قورئانی لەگەڵا بەکارمێنە بۆ لەبەرەوەی نەخۆشیەکەی ئەم گەنجە لەوە نییە کە بڕوای بەم قورئانە هەیە یان نەخۆشیەکەی ئەو گەنجە لە شتی ترایە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی ئایدیا و ئایدۆلۆژیاوە جاری وایە تۆ گفتوگۆ لەگەڵ کەسێکە ئەەکەی قورئان خوێندن بۆی سوودی نییە ئاەتی بۆ دێنیتەوە گاڵتەت پێکە ئەبێ لە ڕووی عەقلیەوە بۆی بسەلمێنی ئەم بابەتەی تۆ کاکە خراپە من یەک تەسریحمدا کاتی خۆی وتم هەموو سەرخۆشەکان لە شوێنێک کۆکەینەوە هەمووی لێم کەوتە بوو بە دینداری عیار بستو چوار نابێ قورئانە فەرمێ حرامە وتم لە پێشەوە وتم حرامە بەڵام بە حرامی من و تۆ 1400 ساڵاڵێن حرامە بەڵام ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە هەموو ئەو ماڵانە بڕۆ سەیری ستیەکان کە بزانن چیان بەسەرهاتووە هەر لە دەروازەی شۆرا بزانن چیان بەسەرهاتووە منزەرێکی ناشرین ڕێز نەگرتن لە بەرامبەر کەسەکە ئاگای لە خۆی نامێنێ چی لێکەیە بێ لە شوێنێکە کۆی کەیتەوە مڕاقەبە بکەیتە سەری ئەبێ باش بکەیتە سەری کاری حکوومەت ئاوایە باش ئەیێنێتە تەنیشت خۆیەوە ئێمە ئەومان تا ئێستا نەکردووە نازانم نەمبینیوە لە خۆتی نزیک کەیتەوە نزیک تۆ باوکی گەنجەکەت کوڕەکەت کچەکەت لە تۆ یاخی بووە کاک نەوزاد بەخێر بێ حیاتەکە خێر بێ وەرە پێشەوە ئودنو منی وەرە پێشەوە چێ ئەم گەنجە ئەناسێ بزانم مامەنەوە لە تقریبا 8 ساڵێکە لە ناومانە نەماوە گەنجی مزگەوت بوو ئێستا لە ئەوروپا ئەژی ئێستا هاتوتەوە یاخوا بەخێر بێتەوە ئەدوای ماچ و موچ و قساکە ئینشاڵڵا اینجا تۆ لە خۆتی نزیکەیتەوە بەڕێزەکە تۆی باوک مناڵەکەت لە خۆت نزیکەیتەوە ئەو گرنگ ئەفەرمێ ئەی گەنجی بەڕێز ئەم شتەی کە تۆ ئەیڵێی کە تۆ حەزت لێیەتی بەڵێ بۆ دایکی خۆت ڕازیت نەوەڵا بۆ خوشی خۆت ڕازیت ئەڵێ نەوەڵا ئێدەی پێغەمبەری خوا فەرمێ خەڵکیش بە ئەوە ڕازی نین خەڵکیش بەو جۆرە ڕازی نین تۆ خاوەنی شەرەف و ناموسی خەڵکیش خاوەنی شەرەف و ناموسە ئەبەو جۆرە دوعای بۆ کە فەرمێ اللهم اهدی قەلبە خوایە هیدایەتی دڵی دە لەوەیە قسەیەکەکە ئەو گەنجە ئەڵێ کە هاتمە ژوورەوە خۆشەویستترین کارێک ئەو کارە بوو کە باسم کرد ئەڵێ کە چوومە دەرەوە وەڵڵاهی ناشرینترین و قێزەونترین کارێک ئەوە بوو کە باسم کرد بەهۆی ئەو دوعای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جاری وایە گەنجەکە هێنی قسەیەکی خێری بۆ ئەەکەی ئەوەنە بە دڵسافیەوە ئەوەنە بە دڵنەرمیەوە ئەوەنە بە وشەی جوان مامەڵەی لەگەڵاکەی شەرمەزارە بێت هەر تۆشی خۆشەوێ و نەسیحەتەکەشتی خۆشەوێ بە هیوادارە خوای پەروەردگار وامان لێ بکە بەڕێز بین و ڕێز لە بەرامبەر ببین بەبێ جیاوازی لە نێوان ئاستی سەقافی لە نێوان ئینسانەکان بە ڕەش و سپی و بە هەموو نەتەوە جیاوازەکانەوە ڕێز لە یەک بگرین و وەکو برا ئینەمە المؤمنون ئیخوە بران ئینەمە المؤمنون ئیخوە وەکو برا مامەڵە لەگەڵا بکە بەڵام بەداخەوە لەم سەردەمەیە سە برا کوژێ لەسەر ماڵی دنیا ئەو ئیخوەیە ئەگەر دنیا هاتە ناوی بۆیە خوای پەروەردگار فەرمێ ئینەمە المؤمنون ئەوەی ئیماندارە بە قەزیەیە ئەم قورئانە قەزیەیە بەڕێزە ئەم قورئانە قەزیەیە تۆ ئیمانت بەم قەزیەیە هەیە ئەمە قەزیەیەکە ئەمە پردێکە ئەدبا بەرەو خوای پەروەردگار ئەدبا بەرەو بەهەشت ئیمانت بەم ڕێگایە هەبێ ئەو کەسانێ ئیمانیان بەمە هەبێ هیچ بابەتێکی دنیایی درز ناخاتە نێو پەیوەندەکانیانەوە بۆیە برایەتی ئیمانی واد لێ ئەکا نە ماڵ نە مناڵ نە دنیا هیچ واد لێ نەکا ڕقت لە براکەی ترت بێ أقول قولي هذا وصلى اللهم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم وبارك الله فيكم استاش دو ركعاتي تركين والله تأخير يكو شاركة دو ركعاتي تر إن شاء الله أنجام لك بش بخوا ما شاء الله قيناك أداني ما مصفر